Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که لڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە وڵاتان. ئەم ڤیدیۆیە بەشی یەکەمی زنجیرە ڤیدیۆی وەک ئەمریکی قسە بکەیە. لە بەشی یەکەمدا باس لە دەنگی TH ئەکەین کە ئەمە یەکێکە لە گرنگترین یاخود گرنگترین دەنگەکانی زمانی ئینگلیزیە، چونکە ئەم دەنگە لەلایەن زۆربەی ئەو کەسانی کە ئینگلیز نین بەهەڵە ئەیخوێننەوە. ئەم دەنگە بە دوو شێواز ئەخوێنرێتەوە. جوان دیقەتی بن لە ڤیدیۆکە کە ئەیجێی چۆن ئەیخوێنێتەوە. بەم دوو شێوازە ئەخوێنرێتەوە و لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی وشەکاندا ئەم دەنگە بەکارەهێنرێت. خوێندنەوەی ئەم دەنگە بەهەڵە زۆرجار مانای تەواو جیاواز بە وشەکانە بەخشێت، وەک لە کۆتایی ڤیدیۆکەدا بۆتان ڕوون هەبێتەوە. ئێستاش با دەست پێ بکەین و بە چەند نمونەیەک ڕوونی بکەینەوە بۆتان. یەکەم جار دەنگی TH لەو کاتەدا کە بە ث ئەخوێنرێتەوە چەند نمونەیەک باسەکەین. سەرەتا با بە وشانە دەست پێ بکەین کە لە سەرەتادایە دەنگەکە، وەکو شەی بۆ نمونە think یان thank یان thing thin. ئەمانە هەمووی نمونەن بۆ ث کاتێک کە لە سەرەتای وشەکاندا دێت. ئەکرێت ئەم دەنگە لە ناوەڕاستی وشەکاندا بێت، بۆ نمونە وەکو healthy، birthday، athlete، anything، something. ئەمانە هەمووی لە ناوەڕاستی وشەکەدایە و ئەکرێت لە کۆتایی وشەکەشدا بێت، بۆ نمونە وەکو math، south، north. ئەمانەش لە کۆتایی وشەکەدایە. ئێستاش با باسی شێوازی دووەمی خوێندنەوەی TH بکەین، وەک لە ڤیدیۆکەدا ئەیبینن بە ئەخوێنرێتەوە. بە هەمان شێوەی دەنگەکەی پێشتر ئەکرێت لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی وشەکاندا بێت. سەرەتا با بە وشانە دەست پێ بکەین کە دەنگەکە لە سەرەتای وشەکەدایە، بۆ نمونە وەکو that، this، them، the، there. ئەمانە هەمووی لە سەرەتادایە. وەک باسمان کرد ئەکرێت لە ناوەڕاستی وشەکاندا بێت، وەکو feather، weather، clothes، either، other. ئەمانە هەمووی لە ناوەڕاستی وشەکەدایە و ئەکرێت لە کۆتایی وشەکانیشدا بێت، وەکو breathe، smooth. ئێستا شێوازی خوێندنەوەکەیمان بۆ ڕوون بووەوە. با ئێستا باسی ئەوە بکەین کە چی ڕوئایەت ئەگەر ئەم وشانە یان ئەگەر ئەم دەنگە بەهەڵە بیخوێنیتەوە. شێوازی یەکەمی دەنگی TH کە ئەمەیان بە شێوازە هەڵەکانی کە ئەخوێنرێتەوە س لەگەڵ ف. هەنێک کەس لەبری ئەوەی کە بڵێ ث ئەڵێ س یان ئەڵێ ف. بۆ نمونە لەبری ئەوەی کە بڵێ think ئەڵێ sink. ئەگەر بڵێ sink ماناکەی تەواو ئەگۆڕێت. think واتە بیر ئەکاتەوە یان بە بڕوای ئەو، بۆ نمونە کە ئەڵێ I think واتە بە بڕوای من. بەڵام ئەگەر بڵێ sink واتە نوقم ئەبێت، واتە تەواوی ماناکەی ئەگۆڕێت. یان بۆ نمونە هەندێک کەسی تر بە ف ئەیخوێنێتەوە، بۆ نمونە لەبری ئەوەی کە بڵێ 3 ئەڵێ free. ئەگەر بڵێ free ماناکەی تەواو ئەگۆڕێت. 3 واتە سێ، free واتە ئازاد یان بەلاش. چەندی نمونەی تر هەیە کە بە تەنها گۆڕینی شێوازی خوێندنەوەکەی ماناکەی تەواو ئەگۆڕێت. بەڵام لەبەرەوەی کە کاتی ڤیدیۆکە درێژ نەبێتەوە و ئیزعاج نەبن، ئەوەی نمونەی کە باسمان کردووە ئەو نەبەسە. ئێستاش با چەند نمونەیەکتان پێ بڵم یان چەند ڕستەیەکتان پێ بڵم بۆ ئەوەی کە پراکتیسی شێوازی خوێندنەوەی ئەم دەنگانە بکەن. هەوڵ بن ئەم ڕستانەی کە پێتان ئەڵێم چەند جارێک بیخوێنەوە یان ڕۆژانە چەند جارێک بیخوێنەوە بۆ ئەوەی کە لەگەڵ شێوازی خوێندنەوەی ئەم دەنگە بە تەواوی ڕابێن و کێشەتان نەمێنێت. ئەم ڕستانە لەوانەیە مانایەکی وایان نەبێت، بەڵام مەبەستەکەی منەوەیە کە ڕستەیەکتان پێ بڵم ئەم دەنگانەی زۆر تیابێت و بتوانن ئێوەش پراکتیسی بکەن. بۆ نمونە ئەڵێین This is not something I think about every time. This is not something I think about every time. یان نمونەیەکی تر ئەڵێین I don't think about anything he said. I don't think about anything he said. یان نمونەیەکی تر ئەڵێین There are 33,333 feathers. There are 33,333 feathers. There are 33,333 feathers.
هەوڵبن ئەم ڕستانە بە خێرایی بخوێنەوە بۆ ئەوەی کە ماسوولکەکانی دەمتان ڕابێت لەگەڵ شێوازی خوێندنەوەی ئەم دەنگەدا. بەم شێوەیەش ڤیدیۆی ڕۆمان کۆتایی هات. وابزانم لەبیرم چ ئەو پیاوەی کە لە ڤیدیۆکەدا لە سەرەتای ڤیدیۆکەیە بینیتان ئەوە ئەیجێ هۆگە. ئەگەر فێری ئینگلیزیە بیت و ئەو مامۆستایە ناناسیدە و ژیانە فەوتاوە. هیچ ئەم لاولای تیانی ئەگەر فێری ئینگلیزیە بیت دەبێ بڕۆی سەیری ڤیدیۆکانی ئەو بکەیت و سوود لە کۆرسەکانی ئەو وەربگریت. ئەگەر سوودتان لەم ڤیدیۆیە وەرگرت لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودتان لێوە نەگرت دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.